لەسەر پرۆژەیەکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی گۆڕانکاری لە ئاراستەی بەشێک لە شەقامە سەرەکیەکانی ناو شاردا دەکرێت و بڕیارەکەش لە یەکی دووەوە بە شێوەیەکی ئەزموونی بۆ ماوەی 1 هەفتە جێبەجێ دەکرێت. بڕیارەکە بۆ کەمکردنەوەی قەرەباڵخیە لەسەر شەقامە سەرەکیەکانی سەنتەری شاری سلێمانی و بە هەماهەنگی لەگەڵ قایمقامێت و شارەوانی و گواستنەوە جێبەجێ دەکرێت. گۆڕانکاریەکە بەم شێوازەیە لە شقامی مامۆستایان لە بەردەمی قایمقامێتی شاری سلێمانی لە پاڵاس بە شقامی مامۆستایان کە ئێستا یەکسایی بابڵێن دوو ئاراستەیە چوونە سەرەوە نەخوارەوە ئەم ڕێگایە بکرێتە یەک ئاراستە هەموو ئۆتۆمبیلەکان بۆ سەرەوە بڕۆن واتە هەردوو شەقامەکە بە یەک لین بە یەک ئاراستە کاگاتە 4 لین تاوەکو گۆڕەپانی یەکگرتن فلکە یەکگرتنی جاران لەوێشەوە بۆ شەقامی قەنات کە شەقامی هەندیە کە لە کاتی ئێستایا دوو ئاراستەی مش بکرێت یەک ئاراستە تاوەکو پاچی دایک لەوێشەوە کە شەقامی پیرەمێت کە ئەویش بە هەمان شێوە دوو ئاراستەیە بکرێت یەک ئاراستە و بە یەک ئاراستە ئۆتۆمبیل بێتە خوارەوە تاوەکو بەردەمی سلێمانی پاڵاس لە سلێمانی پاڵاسەوە چەند دەرچێک دۆزراوەتەوە بۆ دەرچوون. بڕیاری گۆڕینی ئاراستەی شەقامەکانی ناوشاری سلێمانی لەسەر شەقامی مەولەوی پیرەمێرد و سابونکەران و جادەی کاوە و جادەی قەنات جێبەجێ دەکرێت بە جۆرێک زۆرترین دەرچوون بۆ دەرەوەی شەقامە سەرەکیەکان دەبێت و ڕێگەکانی هاتنە ناوشار کەمتر دەکرێنەوە. ئێستا حالیان لە ناو بەڕێوەبەریتیا چووی ناوشار بووم پلانمان هەیە بۆ دابەشکردنی ئەفسەر و کارمەندان بۆ ڕۆژی هەینی لە ڕۆژی هەینە ئێمە کۆمەڵێ زۆنگ دروست دەکەین بە کۆمەڵێ تیم تەقویانەکەین بۆ ئەوەی بتوانین هەم لە خزمەت شۆفێران و هاوڵاتیانە بین هەم بۆ سەرخستنی بیرۆکەکە سەرقاڵی دابەشکردنەوە و بەرنامە ڕێژی بووین بۆ دابەشکردنی ئەو هێزەی لەبەردەستمانە. هاتوچۆی سلێمانی دەڵێت سەرکەوتنی پلانی گۆڕینی ئاراستەی شەقامەکان بەستراوە بە پابەندبوونی هاوڵاتیان و دەستگێڕەکان لە قەراغ شەقامەکان چونکە سەرپێچی و زیادەڕۆیی بکرێت پلانەکە سەرکەوتوو نابێت ئەگەریش دوای 1 هەفتە دەرکەوێت پلانەکە سەرکەوتوو نەبووە ئەوە دەگەڕێنرێتەوە سەر شێوازەکەی پێشووتر. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.